بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان لە شاری کەرکووکیش کێشەی کەم ئاوی سەری هەڵداوە لە بەشێک لە گەڕەکەەکانی کەرکووک کێشەی کەم ئاوی هەیە بەشێک لەو گەڕەکانە ئاماژە بۆکەن کە زیاتر لە دە ڕۆژە ئاویان بەشێکی ترە لە نزیکەی مانگێکە ئاویان بۆ نەهاتووە بۆ ئێستا بەشێک لە هاوڵاتیانی گەڕەکی پەنجعالی شاری کەرکووک لە نێو گەڕەکەی خۆیان گربوونەتەوە و ئەوان ئاماژە بۆکەن کە ماوەیەکی زۆرە ئاویان بۆ نەهاتووە و لەگەڵ لایانی پەیوەندیدارە قسەیان کردوتە ئێستا وەڵام نەدراونەوە من ئەبەوێ بۆ چوونی چەند هاوڵاتێک وەرگرم مە حاجی سڵاو لەبێت چنێکە ئاوتان نییە و تا چنێک حکوومەتتان ئاگادار کردوێتەوە دوو مانگە ئێمە ئەومانە مەهەندسی ئاو و مدیر ئاو ماوەدە دەر قاپێکە تێکەڕێت وتی ئاوەکە هاتە عاشەش وتم فەرم و پەمپی دێدەن پەمپیاندا لێوتی حەی ئەمە ئاوتیان نییە ئەوتم تووەرەی عاشەش ئاوەکەمان بەرداوا کۆ ئاوەکە وتی وەڵامە چارەسەری نەگەری ئیسپادەی نییە سیەکەرە بەم درۆ ئێمە ئەخڵەتانوە لەوەلا تەنکەر ئاو وەتاخەی خاتە خۆینەوە عیسێنین بە پارە بە 20,000 و 30,000 نە شارەعمان هەیە نە ئاومان هەیە نە کارەبامان هەیە براوە تو برێ ئێمە خۆم خاوەن شەهید خاوەن ئەنپال خاوەن قوڕوەسەری حکومەت ئەگەر پێی ناگرێ حکومەتی بکە خوا حەبیسی دەست خۆش مام حاجی ئەو ئەوەی کە بۆ خواردنەوە بەکارێنن ئاوی کوێیە وەڵا ئاو تەنکەرەیە لێرە دێتەوە ئاو تەنکی و بانە ئەو خاسی حیساب کە ئەو نەکە ناخوریە بۆ خواردن ئەشێت بۆ خواردن گونجاوە بۆ خواردن گونجاوە ئەم ئاوەی بۆڕێکە لاینەکە تێبا بەس ئێمەوە تەنکەرەکانە سێنین ئاو ئایا کە خواوەک ئەو ئاوەکە یەکێ بێتە سەرین تەنکەرەکان کایسێنین بە 30 و بە 40 و بە 25,000 یعنی هەچ کەسێ قبولی ناکە ئیسەبی ئەوە کەەوە زەرعاتە کە ئەوەی نەبی دەرێ لە شوێن خۆیان سیسە بێتە وشکە بێتەوە چندێک ئاوتان نەهاتووە کاکە کۆڵان وایە دوو مانگە ناتە کۆڵان وایە مانگەکە کۆڵان وایە هەفتەیەکە برەی مدیر ئەومان هاوردەتەیرە کێمان نەهاوردەتەیرە وعد دوو ڕۆژ سێ ڕۆژەن بەس سفادەی چییە من چی لە وعد کەم لەبەر بیاوی وەڵا خانۆکان گشتی فرۆشن من شخصی خۆمەی فرۆشم هە لەبەر بیاوی ئەومان نییە لە حوڕیا و دێنین بۆچی ینی کێشەکە ماوی وای کردو کە خانەکان بفرۆشن ئەزای چییە خۆی ئاوەکە یەک شۆرە لە تەرجلەوە بۆمان دێ ئیسا بڕە 3 سەدەقە کە چەنە پیسە پڕی حەفازەیە دوو لە ڕووی حازی سەگی تۆپی تایە هەموو شتێکی تایە ئەو ئاوە پیسەیە دێ بۆ ئێمە ئاوەکە شۆرە بڕە 3 موبەریدەی ماڵان کە بزانام چی لاتوە هەمووی خوێیە ئەیە بێ بەشەر کلێکی لێبێ بیخوات دەست خۆش دیارە گەڕێمە بۆ ستۆدیۆ بۆلات ئەمە بۆچوونی بەشێک لە هاوڵاتانی گەڕێکی پەنجعالی بووکە وەکو خۆیان باسیەکان بەشێکیانەڵێن زیاتر لە 2 مانگە ئاوی خواردنەوەیان بۆ نەهاتوە بەڵێ ڕۆکان ئەو هاوڵاتیانە بەنیازن لە ڕۆژانی داهاتوودا چی بکەن و لایەنە پەیوەندیدارەکان هیچ وەڵامێکیان هەبوو بۆیان کە سەردانی کردوون بەنیازن لە ڕۆژانی داهاتووە چی بکەن ئەگەر بێت وەر ئاوتان نەهات وەڵایەتی بکرێ کرێن ئێمە ئێستا تا ئیسا لە دەوام تێنەوە خەریک ئاوین ئاو سەنن بڕۆ بکەوە دوای تەنکەر ماڵ و مناڵ فەوتیاوە یانە هەیە ماڵ جێتێ لێ ڕێ بۆ میوانی بەمانگ نایەتەوە بۆ نایەتەوە کاکە ئاو نییە ئێمەش ئەگەر حەلمانەکە حەلمانەکە خۆمان حەل خۆمانەکە باشە کەواتە ئێوە وەکو وەڵێن بەڕێوبەرەتی ئاوی کەرکووتان ئاگادار کردێتەوە وەڵامەکەیان چی کردە دۆسێ و 4 جاوردمان تایرا هەموو شوێنەکەمان ئاگادار کردە بە سفادەی چیە من لە ئاگاداری میسا لێرە وعدە دەما ئەم برایاڵم کاکە دوو ڕۆژترەوە بۆکەم کە بگەێتە مانگەی سفادەی چییە ئێمەش لەمەوە دوا ئیش خۆمان نەزان بیکەین ئیشی خۆتانچی چۆ چارەسەری خۆتانە چارەسەری خۆمان وەڵی چارەسەری خۆمان نەزانین بارە دڵی خۆمانە بێ باشترە دوای بە 3 ڕۆژ دەداقاوە هاتە بڕۆ سێ تەنکێکاکە یەک قەتری ئاوتێن ئەوە شتی هەمووی قوڕاوە بزان مەسئولەکان خۆیان ئیدارەکە بە وەزعە مزەخەکەمان کردو کارەبا بڕا ئین ئاوەکە بڕا یعنی معقول نییە بۆ 5 دقه بگرن ئاوەکەمان وەک جارانی دیاری وا دیارە هاوڵاتیان قسەی زۆریان هەیە بەڵام منەمێ